بەرچاوی میوانە لە مناڵ تووڕە مەبن، لە مناڵ مەدەن، مناڵی خۆشتان هەیە بە بەرچاوی میوانەوە قسە بە ژنی ئەڵێ، قسە بە خێزانی بە خێزانەکەی خۆی دەکا بڵین، قسە بە مناڵی خۆی دەکات جوێنیان پێ ئەدا ناشرین. وەڵی خاوەن ماڵ کە ئەم قسانە ئەکا میوانەی باتە سەر خۆی، وەڵی کە بەرچاو تۆ جوێنی بە خێزانتدا وەڵی وەکو جوێن بەخۆت بدا، زۆر ناخۆشە بەلاتەوە، لانەشە بە حساب دڵسۆز بێ، بەڵام زۆر غەڵەتە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک لەوێ باوەڕی بەخوا بە ڕۆژی قیامەت هەیە با ڕێزی میوانەکەی بگرێ. پێم ناخۆشە بۆ بەرچاو منۆ قسە بە خێزانت و مناڵەکانت دەکەی، بۆ جوێنیان پێدی، بۆ سوکایەتیان پێ دەکەی. ئەخر ڕێزی میوان ئاوانە بێ، میوان دەیباتە سەر خۆی، دەڵێ دیارە بێزار و بێتاقەتە، بۆیە داخی ئێمە بە مناڵەکانە ڕژێنێ. وا مەکەن، پێویست ناکە کوێر بن. چەند جا گوێم لەو خاوەن ماڵ بە ژنەکەیتەوە یاخوا کوێر بی، ئەمە دەست خۆشەکەیتەوە بۆ ژنەکەت فەقیرە خۆی ماندوو کردووە، قسەی ناشرین بە مناڵەکانەکەت نابێ برای بەڕێزم. چونکە بەڕاستی ئەو کەسانە پەشیمان دەبنەوە دەیبەنە سەر خۆیان و جاری وای پەشیمان دەبنەوە خۆزگای هەر نەهاتمایە، بەسەرمانە نەهاتووە، بەخوا زۆرمان بەسەر هاتووە. بۆیە ئینشاءڵڵا کە بێ ڕێزی میوان بگری. ڕێزی میوان ئەوەی ڕێزی مناڵەکانی خۆت بگری، زۆر گرنگە. بە بەرچاو میوانەوە قسە بە ژن و مناڵی خۆت مەڵێ. ئەگەر ڕێزی میوانت بەلاوەیە، ئەگەر میوانە سەر سەری خۆتدا ئەنەی ئەم شتە مەکە. ئەگەر دەتەوێت میوانەکەیش بێتاقەت کەیت و زوو بڕوات و پەشیمان بێتەوە لەوەی کە هاتۆ بۆ لای تۆ، قسە بە مناڵەکانت بکە.